کێڵگەی نەوتی فەیحایە لە بەسڕە و تێیدا وزەی خۆر بۆ دابینکردنی کارەبا بەکاردەهێنرێ. کۆمپانیای نەوتی بەسڕە یەکەم وێستگەی وزەی خۆری لە کێڵگەی نەوتی فەیحا دروست کرد کە لە ڕێوە کارەبا بۆ کێڵگەکە دابین دەکرێ و بەشێک لە کارەکان جێبەجێ دەکرێن. ئامانجی سەرەکیش لەم هەنگاوە ئەوەیە کە بەتەنها پشت بە مۆلێدە کارەبایەکان نەبەسرێ و سوود لە وزەی خۆریش ببینرێ. بەهۆی ئەوەش کە ناوچەکانی باشووری عێراق هاوینێکی گەرم و دوور و درێژیان هەیە، ئەم پرۆژەیە سوودێکی زۆری دەبێ. فوائد هذه المحطة أولاً الاستغناء عن 60% من نطاق المصروف. سودەکانی ئەم وێستگەی وزەی خۆرە ئەوەیە کە ئێمە بەڕێژەی لە 160 دەستبەرداری ئەو وزەیە بووین کە پێشتر بەکاردەهێنرا. وەک دەشزانن ناوچەکەی ئێمە ناوچەیەکی سنووریە و دوورە لە تۆڕی کارەبای نیشتیمانیەوە، بۆیە تەنها مۆریدەمان بەکاردەهێنا بۆ بەدەستهێنانی کارەبا و بەرەمهێنانی نەوت. ئێستا بەم کارەمان و دروستکردنی ئەم وێستگەیە تێچووی بەرەمێنانی نەوتیش کەم دەبێتەوە، بە جۆرێک تێچووی بەرەمێنانی نەوت با بڕی لە 160 کەم دەبێتەوە. پرۆژەی وزەی خۆر لە کێڵگەی فەیحای بەسڕە لە مانگی شوباتی ئەم ساڵەوە دانراوە و پێشبینی دەکرێت ساڵانە نیوەی پێداویستەکانی کێڵگەکە پڕ بکاتەوە. جگەلەوەی کە خەرجی کارەبا لە کێڵگەکەدا کەم دەکاتەوە، هاوکات وزەیەکی پاکیش دەستەبەر دەکات. معروف الطاقة الشمسية طاقة نظيفة. وەک دەزانرێت وزەی خۆر وزەیەکی پاکە. ناوچەکەشمان بەدەست زیادبوونی دەردانی دۆمۆکسیدی کاربۆنەوە دەناڵێنێت. ئێمە لە ڕێی پرۆژەی وزەی خۆرەوە بەڕێژەی لە 160 دەردانی گازە ژەهراویەکانمان کەم کردوتەوە. ئەگەرچی عێراق گرفتێکی زۆری لە دابینکردنی کارەبادا هەیە، بەڵام هەنگاوی پێویست نەنراوە بۆ ئەوەی لە دابینکردنی کارەبادا پشت بە وزەی خۆر ببەسترێ. تا ئێستاش بەکارهێنانی وزەی خۆر لە پیشەسازی نەوتدا لە عێراق لە قۆناغی تاقیکردنەوەدایە، بەڵام پێشبینی دەکرێت ئەگەر گرنگی پێ بدرێ سەرکەوتنێکی باش بەدەست بێنێ.